پارتی لە چوارەم ساڵی ڕیفراندۆمدا چۆن مامەڵە لەگەڵ عێراقدا دەکات. باوەڕ دەکەی ئەو حیزبەی 4 ساڵ پێش ئێستا لە ڕیفراندۆم گوتی بەهۆی 51 پێشێلکاری دەستوری لەلایەن عێراقەوە چیتر ناگەڕێنەوە بەغدا، ئێستا 12 کەسی لە پێکاتی عەرەب بۆ پەرلەمانی عێراق کاندید کردووە. ئەمڕۆ 4 ساڵ بەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت. ئەوەی دەبینرێت ئێستا پارتی لە هەموو کات نزیکتر دەردەکەوێت لە عێراق و هەوڵی بەهێزکردنی پێگەی خۆی دەدات لە هاوکێشەی داهاتووی عێراق. بۆ ئەوەش پارتی ئێستا چەند هەنگاوێکی ناوە ئەنجامدانی ڕێکەوتنی پێشوەختە لەگەڵ ڕەوتی سەدر بۆ دابەشکردنی پۆستەکانی داهاتووی حکوومەتی عێراق. دەکوترێت پارتی ئەم جارە چاوی لە وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمارە، ئەویش بۆ لابردنی ئەو گەمارۆیی خراوەتە سەر ئەو حیزبە لە دوای ڕیفراندۆمەوە. پارتی لە کۆی 57 بربژێر بۆ هەڵبژاردننی عێراق 12 کاندیدی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و پارێزگا عەرەبیەکان هەیە. بۆ ئەوەش دەیەوێت زیاتر وەک حیزبێکی عێراقی خۆی پیشان بدات لە ناوچە عەرەبیەکان بانگەشەی هەڵبژاردن دەکات. لەو چوارچێوەیەدا لە نوێترین لێدوانیدا نیچیڤان بارزانی داوای کرد لە هەموو بەشێکی عێراق بەشدار بن. لەلایەکی تر جەعفەری مینکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دەڵێت لە هەر شوێنێک عێراقیەک مافخراو بێت ئێمە بەرگری لێ دەکەین. وەک دەردەکەوێت بەشێک لە بانگەشەی پارتی لەم قۆناغەدا ڕووی لە دەنگدەری عەرەبە. ئەوە لە کاتێکدا کە پێشتر هەمیشە دووپاتی ئەوەی کردوتەوە کە حیزبێکی نەتەوەیی کوردستانین لە دروشمەکانی هەڵبژاردننی ئەم جارشدا کەمتر خۆی لە پرسەنەتەوەییەکان دەدات. بە بڕوای چاودێران بەشێکی تری هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەگەر لە دوورمەودادا پارتی پێگەی لە ناوخۆی هەرێم لاواز بوو لە ڕێگای ناوچە عەرەبیە سونیەکان قەرەبووی بکاتەوە. هەنگاوەکانی پارتی کە ئێستا زیاتر ڕوو لە بەغدایە دەگوترێت بەهۆی بێئومێدبوونی ئەو حیزبەیە لە پێگەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی کۆمەڵگای نێودەوڵەتی و دەیەوێت لە ڕێگای بەغداوە بەشێک لە سەنگەکەی بۆ خۆی بگەڕێنێتەوە. لە هەمان کاتیشدا ڕۆژ دوای ڕۆژ هەڕەشەکانی تورکیا زیاتر دەبێت و لە شکرکێشیەکانی فراوانتر دەبێت کە ئەو هەست دەکات تاکلایەنە هیچی پێ ناکرێت. دەیەوێت لە ڕێگای بەغداوە هەوڵ بدات ناوچەکانی ژێردەسەڵاتی بە تایبەت لە بادینان کە بەهۆی لەشکرکێشی بەردەوامی تورکیا بچووکتر دەبێتەوە بیپارێزێت. دوجار ئەو پرسیارە پێویستە وەڵام بدرێتەوە. ئەو هەنگاوانەی کە پێشتر پارتی بانگەشەی بۆ دەکرد لە ڕیفراندۆم بۆ دەوڵەتی کوردی عاقڵانە بوو یاخود ئەوانەی ئێستا کە زیاتر بەهێزکردنی پێگەی خۆیەتی لە عێراق